گرانبوونی کاڵا و شمەک، درەنگ دابەشکردن و میکانیزمی دابەشکردنی موچە، کەمبوونەوەی هەلی کار و ئەو قەیرانە یەک لە دوای یەکانەی کە بەرۆکی هەرێمی کوردستانیان گرتووە بە تەواوەتی خەڵکی هەرێمەکەی ماندوو کردووە. لە رووسیا شەڕ بووە، لێرە خەڵک شت گرانەکە، وایە ئەوە یەک. ڕەمەزانیش نازانم ئەو خەڵکە ینی خەڵکی بێویژدان هەر شتیان گران کردووە، ئەوە دووشە. دوایە پەلەمەکە گرانی تر مەعاشیش نییە، بەباشی نایەن، بە 50 ڕۆژارێگەیەن، ئەوەش کاسبی نێشتووە. تر نازانم ئاچی ئیش و کار هەمووی سفرە، ئیش و کار هەمووی سفرە. پۆشتیش زۆر گرانە. هەرچەندە بەرزبوونەوەی نرخی بەشێک لە کاڵا و شومەکەکان جیهانیە و بازاڕەکانی هەرێمی کوردستانیشان گرتوتەوە، بەڵام کەمبوونەوەی هەلی کار و لاوازی کەرتە ئابوووریەکان گرفتەکانی لە هەرێم قوڵتر کردوتەوە. بەبی گرانبوونی بازار یەکەم بەنسبەتی خواردەمەنیەوە ئەمە عالەمیان گران بووە، لێرە شتێک نییە و هەمووی ڕەبتی بەم شەڕ و شتەوە هەیە. بە ئامش بۆن منە بنزین و کرێ نەقل گران بووە، ئەمەش سەبەبێکی کێیە. ئەو وڵاتانش خۆمان هیچمان نییە، هەمووی مەسەن لە وڵاتانەوەیە، لەوێش ئەوان خۆیان پێویستیان پێێتی ئەوەی کە زیادەی خۆیان بەگرانتر ئەینێرن بۆ ئێرە، سەبەبەکەی ئەوەیە. قەیرانە یەک لە دوای یەکەکانی هەرێم خەڵکیان ماندوو کردووە، بەشێکی زۆری خەڵکیش لە شێوازی حکومڕانی هەرێمی کوردستان ناڕازین. ئەم شارە قۆڕق کراوە، تێگەشتی هیچ سابێک بۆ سلێبانی ناکەنی، تە خەڵق پارەی پێ نییە، شت تا شت بکرێت، شتەکەش لە هەموو سیارەکان بەرز بۆتەوانێ، کەس بەخەم کەسەوە نییە. ئەم شارە بە دەردی کابراڵێ ئاشکی نەزان خوا ئەیگێڕێ. بەشێکی زۆری خەڵک هۆکاری خراپی دۆخ و گوزەرانیان بۆ خراپی شێوازی بەڕێوەبردننی هەرێمەکە دەگێڕنەوە. لە بەرامبەریشدا دەسەڵاتدارانی هەرێم هۆکارەکەی بۆ گەماروی بەغدا و سنوورداری توانە ئابوووریەکانی حکوومەت دەگێڕنەوە. دڵشاد ئەنوار، دەنگی ئەمریکا، سلێمانی.